ئامادەکاری بۆ خولەکانی کوردستان لە شارۆچکەی پیرمام و لە یاریگای پێشمەرگەی هەولێر یانەی شەقڵاوە بۆ میوانی پێشمەرگەی هەولێر یانەی پێشمەرگەی هەولێر ماوەیەکی زۆرە دەستی بە ئامادەکاریەکانی بۆ خولی نایابی کوردستان کردو. دوای گواستنەوەی چەند یاریزانێک بۆ ڕیزەکانی ئەمە دووەم یاری دۆستانەیەتی و یانەی شەقڵاوەش خۆی بۆ یاریەکانی خولی یانە پلەدۆکان ئامادە ئاکا و لە سەرەتای ئامادەکاریەکانیەتی نیوەی یەکەمی یاریەکە با دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێر بە کۆتە هات تاکە گۆڵەکەی شەقڵاوە ڕێبوار سابیر تۆماری کرد و ئەردوو گۆڵەکەی پێشمەرگەی هەولێریش ئاکا ماشم تۆماری کردن. نیوەی دووەمیش هەمان ڕێژەی گۆڵ تۆمارکردنی بەخۆبینەوە کە شاکار فاخیر گۆڵێکی بۆ شەقڵاوە زیاد کردو. وەڵامی پێشمەرگەی هەولێریش بە دوو گۆڵی تری سەفین مەنسوور و فەرەنگ وریا بوو. محەممەد سەرداریش لێدانێکی سای بۆ شەقڵاوە لەدەستدا. ئەمەژیارەکە بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرژەوەندی پێشمەرگەی هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردووی خولی نایابی کوردستان بە کۆتە هات. وەکو ئامادەکاری باشە لەسەر دوو ئەو ئیشمانکردیەک بە پڕکردنەوەی ئەو بۆ شاتیانەکە و یاریزانانە ڕۆژ دووش لە ڕووی بابرێن نزیکبوونەوە لە دەوری هەم لە ڕووی بەدەنی هەم لە ڕووی تەکتیکی هەم لە ڕووی ئینسیجامیشەوە خۆ دەزانین پێویستە یاری بکەین بە تایبەتر ئینانی یەک دوو یاریزان وەختی دێ بۆ خۆگونجاندن لەگە شێواز فەریقەکە بە شێوەی گشتی وەکو ئامادەکاری ئێمە حتا حەدەشی زۆر ڕازینە دەشکرێت بەرنامەی داهاتوشمان زیاتر مکەسفتر دەبێت لە ڕووی یاری ودی لە معسکرێکی داخلیش بە تایبەتر ئەگەر بکرێت لە دەرەوەی شاری خۆمان دەکەین. ئەمڕۆژ ئێمە یانەی پێشمەرگەی هەولێر یاریی ئامادەکاریمان کرد بۆ خۆ ئامادەکردن بۆ خولەکان هەرچەندە خولی ئێوان لە پێش ئێمەتر ئێمە ماوەشتری ماوە بەڵام ئێمەش بە پێویست ئەلۆ تۆمرین و ئیمکانێتی ئەوەشمانیەکەوە ینی تیپێکی چاک و کاملمان نییە بەڵام هەوڵی ئەوە دێنکەوە ئەمسار تیپێکی باشمان هەبێ بۆ ئەوی منافەسەی پلەدۆکان بکەین و سەرکەوین بۆ سەرەوە. ئەمڕۆژ یاریێکی باشمان کرد ئەنجامێکی باش بوو بۆ ئێمە هەم بۆ ئەوانیش هەم ئیستیفادەیەکی باشی بۆ ئێمە هەبوو هەمیش بۆ ئێوان چونکە یاری ئامادەکراوەکان باشترە شارە زابوونەوە دەستشاکردنی یاریزانەکانە کە ئەمە بیدەیەتە ئەمانەوە پێکاتێکی باشمان لەبێ ئەمساڵ. لە چوارچێ ئامادەکاری